بەشێک لە سرودەکەمان بیست با لەگەڵ هونەرمەند قسە بکەین و زیاتر لەبارەی سرودەکە بزانین کە هونەرمەندێکی کورد ئەم سرودە تایبەتەی بۆ نۆرۆز بڵاو کردوتەوە، کردوێتی بە نەورۆزانە بۆ هاوڵاتیانی کوردستان و هەر کوردی زمانێک لە هەر کوێیەکی دنیا ئەژی. بەڕێز خەبات مەولودی هونەرمەند لە شاری ڤانکۆڤەرەوە لە کەنەداوە میوانی کوردستان 24. سپاس دەکەین کاک خەبات، سپاس بۆ ئامادەبوونت. جەژنی نەورۆز و جەژنی نەتەوایەتی کوردە لێ پیرۆز بێت. چۆن بوو دوای 13 ساڵ دەرکەوتویتەوە ئەم سرودەت ئامادە کرد دەمێکە غایبی لەکوێی برا؟ زۆر سپاسان دەکەم، پێشێکی ڕێز و سڵاومەیە بۆ جەنابەت و تەواوی نەرانی ئەو پرۆگرامە. پیرۆزبایی نەورۆز لە هەموو تاچێکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەکەم. بەڕاستی نەورۆزی ئەو ساڵ نەورۆزێکی زۆر جیاواز و تایبەتە، بە تایبەتی بۆ گەلی کورد بەگشتی و ڕۆژهەڵات بە تایبەتی و لە پەناویشدا پیرۆزبایی مانگی جەژنی پیرۆزی ڕەمەزان دەکەم لە هەموو ئیمانداران و کەسانی کە بە ڕۆژوو بوون. سپاس بۆ دەرفەتە کە بۆ منتان ڕەخساند. ئەوەی ڕاستی بێ ساڵانێکی زۆرە دابڕام لە مۆزیک. ئەم دابڕانش دابڕانێکی هەڵبژاردەی خۆم نەبوو بە پێی و هەلو مەرجێکی لە ژیاندا بۆم پێش هات. پێویست بوو کە ماوەیەک دا ببڕێن، بەڵام دابڕانێکی کاتیە، چون مۆزیک بەشێک لە ژیانی مناوە، بەشێکی زۆر گرنگ و سەرێکی لە ژیانی منە. باشە کاک خەبات، ئەوە طبعاً خات و هێروی خوشکت هێرۆ مەولودی کە خانمێکی زۆر بەتوانایە، ئێمە پێکەوە لێرە کارەکەین. ئێستا ئەمڕۆ هاوشانی پرۆدیوسەرەکەم شان بەشانی دانیشتووە لە کۆنترۆل، هەر خەمی ئەوەی بووکە لەگەڵ کاکە خەباتم وا قسە بکەن، وا قسەکەن دەی بەسەر ئەو چاوانەمان. ئەوە لەگەڵ کاکە خەبات وا قساکەین، ئەڵێن کاکە خەبات چ پەیامێکی تایە ئەم سرودە نەتەوەییەی کە جەنابتان وتوتانە لەناو ئەو کۆمەڵە سرودەی کە بۆ نۆرۆز وتراوە، ئەمە چ پەیامێکی لە پشتەوێ؟ ئەوەی ڕاستی بێ پەیامی سرودی نۆرۆز لە پێشم وژەکە بڵم کە کۆمەڵە کەسی زۆر باش تێدا لەو ستافی کە کارکراوە، بە تایبەت تێکستەکەی کە شعری مامۆستای نەمر خوالی خۆشببوو مامۆستا خالدی حسامی مامۆستا هێدیە. پەیامی نۆرۆزی من پەیامی سربەخۆیی و پەیامی یەکبوون و پێکەوە هەوڵدان بۆ سربەخۆییەکی بەگشتی بۆ هەموو گەلی کورد کە ئەگەر کاتیش بە کاتمانە میلەتی کورد ئەو ساڵ بە تایبەت بۆ هەلومەرجی کە بۆ ڕۆژاوا پێشهات، ئەو خەڵکە ئەو هەموو شانازیان خوڵقان بەڕاستی بۆ هۆی ئەوەی کە من دووبارە ئەم سرودە دابڕێژمە، چون بەڕاستی ئەم سرودە خۆی ساڵی 2006 من لەگەڵ هونەرمەند لاوگلەتیف بۆ یەکەم جار بڵاوم کردەوە، وەخوا لە خۆشببوو کاک جەماڵی ئامادەش کلیپێکی سادەی بۆ کرد. بەڵام ئەم هەلومەرجی کە پێش هات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت بۆ کورد، منی هاندا کە دووبارە ئەم سرودە بە شێوەیەک باشتر دابڕێژمەوە و پێشکەشی گەلی کوردی بکەم. پەیامی من سربەخۆیی بۆ کورد پێکاتنی دەوڵەتێکی کوردیە، میلەتی کورد پێویستە لەو قۆناغا ببێتە خاوەنی دەسەڵاتی خۆی و بڕیار بۆ داهاتوی خۆی بدات. باشە کاک خەبات، ئەوە یەکەم سرودی نەتەوەیی جەنابتە، چۆن بڕیارە دەیت کە لەمەدا با بڵێن سرودی نەتەوەیی تەبێت، چکە تۆ لە زۆر بوارەکانی با بڵێن گۆرانی وتنا لە مەقاماتە، لە حەیرانەکانە، لە تەواوی حتا تەنانەت پۆپ جەنابەت بەرهەمت هەبووە، ئەتەوێت لە ڕێچکەیەشەوە بەردەوام بیت؟ هەڵبەت ئەمە یەکەم سرود نابێ بۆ ئاخرین کار کە من کردومە، دیارە سرودی دیکەشم بەدەستەوە دێ، بەڵام بۆنەکان نەورۆز بۆنەیەکی نەتەوایەتی هی گشت کووردا، هی لایەنێکی تایبەت نییە، هی مۆرکی حیزبێکی تایبەتی پێوە نیە، بۆیە زیاتر من لەسەر بۆنە کوردیەکان بەنامەوە زۆر گرنگە و نەورۆزیش ڕەمزێکی زۆر زۆر هێمایەکی جوانە بۆ کورد و هی ئێمەی کووردە، وەگەر گەلانی تریژە ئەن نەورۆز پیرۆز دەکەن و یا بەلای خۆیانەوە جەژنیانە لە ئێمە وەریان گرتووە. بۆیە هەوڵمەوە بۆ کە زیاتر لەسەر بۆنە نەتەوەیەکان کارکەم بەنسبەت ستایلەکانی دیکە وەک موزیکی پۆپ یا وەکو کارە فۆلکلۆریەکان بیت و حەیران و بە تایبەت ئەو شتانی کە تایبەت بە ناوچەی موکریانەکە خۆم لەوێ لەدایک بووم، زۆر زۆر گرنگە بەلامەوە کە دووبارە بچمەوە سەریان و ئیشیان لەسەر بکەم و بە شانازیشەوە دووبارە گەڕاومەتەوە و ئەمە دەستپێکێکی نوێیە، سرودی نەورۆز مزگەنی نەورۆزانی من بۆ کورد بۆ سربەخۆی کورد و دووبارە دەستپێکردنەوەی کاری هونەری من و حەزیشم دەکرد هێندێک باسی و ستاف بکەم کە لەو کاردا لەگەڵ من بەشدار بوون، ئەگە جەنابەت پرسیارێک تێ دەتوانی بیفەرمێت. باشە، کەواتە با پرسیاری
ئەو کارە بکەم چونکە بێگومان ستافێکت لەگەڵا بووە وەک ئاماژەت پێکرد کارێکی لەم شێوە جوان هەڵبەت ئەبێت کۆمەڵێک هاوڵاتی کوردپەروەر دەست خەنە ناو دەستی یەکتری بیکەن دروستکردنی کارێکی لەم شێوێ لە تاراوگا قورسە بەڕاستی ئیشکردن لە دەرەوە بە تایبەت ئیشی هوەری وەگەر تێ ئیشێکی ڕەسەن یا شتێک کە تایبەت بە کورد بێبوونی کوردایەتی لەوێ زۆر گرنگە لێرە بۆیە من کۆمەڵێک کەسی زۆر دڵسۆز زۆر بۆ پەڕی دڵاواییەوە لەگەڵ من هاوکاریان کرد یەکەم لەو کەسانە پێش هەموو شتێک خودی ستافی کوردستان تیوی بە تایبەت کاکشاوە تێوی بەڕێز بوو کە بە ناردنی وێنەکانی باشوور بە تایبەت وێنەکانی نۆرۆز لە ڕێی خوشکی ئازیز و خۆشەویستم و هێرو خانمی مەولودی کە سپاسێویش دەکەم بەڕاستی زۆر ماندوو بوو بەو کارەوە بۆ بەرهەمهێنانی و کارە و بۆ ناردنی وێنە ئەرشیوەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانیش زۆر سپاسی وێنەگرانی شاری بۆکان و نۆرۆزی حماسی شاری بۆکان دەکەم بە تایبەت بە بەرپرسیارەتی هونەرمەند مامۆستای دەزڕەنگین کاکە سلێمانی ڕەحیمی هاوڕێی دێرین و خۆشەویستی خۆم کە بەڕاستی وێنەکانی ئەویش ئەگەر نەبوایە ئەم کارە سەری ناگرت مۆزیکی ئەو کارە لەلایەن کاک سیامەندی محەممەدی گەنجێکی زۆر بە ئەزمون زۆر پڕئحساس کوڕێکی زۆر ژیر کار کراوە ئەو لە ئەڵمانیا دەژی تەدوینی ئەو کارە لەلایەن کاکشایان کراوە لە سوئیس ڕادەژی و توانم بڵم 100% ئەو کارە کە ئێمە کردوانی هیچمان یەکتریمان لە نزیکەوە نەبینیوە بەس کامێرامانەکەی کانەدا لە ستۆدیۆ لەگەڵ من بووە لە ستۆدیۆی ئیست وێست تراک لە ڤانکوڤەر و هەموو ئەو ستافەش مەمنونی زەحمەتەکانی هاوڕێی خۆشەویستم کاکە ئاکامی ڕزاین کە بەڕاستیەگە ئاکام نەبایە و کارە سەری نەدەگرێتەوە دەستی هەمووتان خۆش بێ کاک خەبات دەستی هەمووتان خۆش بێ هەر کەسێک کە لە ناو ئەم سرودە بەشداری بۆ دڵنیا بن کە نەورۆزانەکەتان گەیشتە هاوڵاتیانی کورد و کوردی زمانان لە هەموو جیهانداکە لە کوردستان 24 بینەری بەشێکی بارهەمەکە بوون دووبارە سپاسی جەناب دەکەین دووبارە نەورۆزت پیرۆز بێت خەبات مەولودی هونەرمەند لە شاری ڤانکۆڤەری کەنەداوە میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونت باز بۆیەوە شەر بژین نەورۆزتان پیرۆز